ئێوارەتان باش دیارە بۆ خۆتان نەزانن شەپۆلێکی تری بەهێزی کۆڕۆنا ڕووی لە هەرێمی کوردستان و عێراق و پارێزگاکانی هەرێمی کوردستان کردووە و شاری سلێمانیش یەکێک بوو لەو شارانەی کە جۆری نوێی دلتا بە شێوەیەکی بەرفراوان تێدا بڵاو بۆ ئێمە پلانێکی نوێمان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم شەپۆلەی ڤایرۆسی کۆڕۆنا داڕشتووە و یەکێک لە پلانەکان فراوانکردنی نەخۆشخانەکانە و زیادکردنی پشکنینە و هەروە زیادکردنی تیمی گەڕۆکە و داوامان لەلایەنی پەیوەندیدار کردووە ڕێکارە تەندروستیەکان بگیرێتە بەر وەکو خۆتان شارەزان پێشتر بە هەوڵ و هیممەتی پەرلەمانتارانی عێراق بە تایبەتی کاک دکتۆر غالب و کاک سەرکەوت شەمسەدین کە دەورێکی گرنگیان هەبوو لەگەڵ کۆمەڵێتری پەرلەمانتار توانیان لە وەزارەتی تەندروستی عێراق بتوانن پرۆژەی پشکنینی کۆڕۆنا کە لەلایەن کۆمپانیای ئیبن سیناوە ئەنجامەدرێ کە توانم بڵێم خزمەتێکی زۆر گەورەی پارێزگای سلێمانی و ئیدارە سەربەخۆکانی کردووە و ئەم پرۆژەیە بارگرانێکی زۆر بوو پێشتر لەسەر شانی ئێمە چ لە ڕووی سەرچاوی مرۆییەوە چ لە ڕووی مادیەوە لەبەرەوە ئەنجامدانی ئەم پرۆژەیە لە شاری سلێمانی گرنگی و هاوکارێکی زۆری هەبوو بۆ ئێمە و من ئەمەوێت لێرەوە دووبارە زۆر سپاسی هەردوو پەرلەمانتار کاک سەرکەوت شەمسەدین و کاک دکتۆر بکەم و هەروە سپاسی تایبەتی وەزارەتی تەندروستی عێراق و بە تایبەتی بەڕێز دکتۆر هانی کە وەکیل وەزیرە لە وەزارەتی تەندروستی عێراق توانیان ئەم گرێبەستە بۆ جارێکیکە درێژە پێ بدەن و بتوانن ژمارەی تیمەکان زیاد بکەن و ئێمە هیوادارین بتوانین لەم خۆناغی تری ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنایە سوود لەم پرۆژەیە ببینین کە پێشتر سوودێکی زۆر گەورەمان لێبینیوە دڵنیاشم لەمەولا سوودەکەی زۆر گەورەترە بێ و ئەمەوێت لێرەوە داوا لە هاوڵاتیان بکەن پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بکەن بن و داوایان لێ بکەم ئەو هاوڵاتیانەی کە پشکنینیانەوێ سەردانی مەڵبەندی تەندروستی عەلی ناجی و نەخۆشخانەی فریاکەوتنی شاری سلێمانی بکەن و هەروەها نەخۆشخانەی شەید تاهیری عەلی والیبەگ بۆ ئەوەی ئەوانەی کە گومانیان لە خۆیانەیە پشکنینیان بۆ بکرێت و بە زووترین کات چارەسەر وەربگرن و داوا لە لایەنە پەیوەندیدارەکانەکەم چاودێری ڕێکارە تەندروستیەکان بکەن بە تایبەتی وەزارەتی ناوخۆ پارێزگا و قایمقام و ناحیەکان کە بەڕاستیەوە ئەرکیەوانە بتوان بەرگری بەربگرن لە کۆبوونەوەی جەماعی و ئەو بۆنانەی کە لەلایەن وەزارەتی ناوخۆ لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆناوە قەدەغە کراوە. من دووبارە زۆر سپاسی ئەم دوو پەرلەمانتارە بەڕێزەکەم سپاسی کۆمپانیای ئیبن سیناکەم کە بە تایبەتی کارەکەی خۆیان بە پێی عەقدەکە وەکو خۆی جێبەجێ کردووە و سپاسی وەزارەتی تەندروستی عێراق و بە تایبەتی تریش دکتۆر هانی یەکەم کە ئەوانیش ڕۆڵێکی گەورەیان هەبوو لە درێژکردنەوەی تەندەرەکە و هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستیش وەکو پێشتر چۆن خزمەتی پارێزگاکانی کردووە و بودجەی تایبەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا داناوە بودجەیەکی زیاتر و هەوڵێکی زیاتر با بۆی بتوانین بە زووترین کات بەسەر ئەم شەپۆلەی کۆڕۆناشە زاڵ بین و نەیەڵین زیانی گەورەی زیانی بە هاوڵاتیان و دانیشتوانی شاری سلێمانی دەوروبەری بگەێنێ. ئێمە خۆتان نەزانن ئەرکی ئێمە و شیارکردنەوەی خەڵکە و ئێمە لە سەرەتای بڵاوبوونەوەی کۆڕۆنا لە جیهاندا ئەتوانم بڵێم شاری سلێمانی پێشەنگ بوو لەو شارانەی کە زوو بڵێن پێش هاتنی کۆڕۆناکە احتیاطاتی خۆی خستووە و زۆر بە شێوەیەکی زانستی ڕوبەڕووی ئەم شەپۆلەی کۆڕۆنا بۆتەوە. بەڵامی تر جێبەجێکردنی ڕێکارەکان بەڕاستی ئەرکی هاوڵاتیان خۆیانە بە دەرەجە یەکەم و ئەرکی حکوومەتی هەرێمە وەزارەتی ناوخۆیە و لایەنە پەیوەندیدارەکانە بە دەرەجەی دووەم. ئێمە وەکو تەندروستی ئەرکی سەرەکیەکەمانەوەی خەڵک و شیارکەینەوە و ئێستش خەڵک پێم وایە بەقەدەر ئێمە زانیاری لەسەر جۆری بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە و ڕێگەکانی خۆپارێزیەیە بۆیە ئەوەی کە گرنگە خۆتان لە بەرچاوی خۆتان نەخۆشخانەکانە بینن کە چەند ڕۆژێک لەمەوبەر ئەتوانم بڵێم ئیتر
جێگە نەمابوو نەخۆش وەرگین خۆشبەختانە ئێستا وردەوردە کارمان کردو بۆی ئەو لۆدەکەم بکەینەوە و لەبەر چای خۆت لەبەر چای هاوڵاتیانە خەڵک بە نەخۆشی کۆرۆنا کۆچی دواییەکە بۆیە خەڵک ئەبێ وشیار بێت و خەڵک پابەندی ڕێنماییەکان بێت زۆر سپاس بەسەر چاوێسە برادرانە قسەکەن زۆر سپاس بۆ دکتۆر سەباح بۆ تەندروستی بەڕێوەبەری تەندروستی سلێمانی سەرجەم فەرهەنگەکان کە لە سەرەتای کۆرۆناوە بە ئەرکی خۆیان هەستاون و ماندوو بوون و قوربانیشیان داوە و مێ سپاسی ئێوەش کەمەکو کەناڵەکانی ڕاگەیاندن کە بەردەوام هاوکار بوون و ڕێنمایەکان لە ڕێگەی ئێوە گەشتووە ئێمە ماوەی ڕابردوو دوایەوەی کە پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان کێشەیەکی زۆری مەسەلەی پشکنین هەبوونە توانراوەکو پێویست پشکنین بکرێتاوەکو بەرچاو ماڕوون بێ توشبۆکان چەنە لە ماوەی پێنج شەژمانی ڕابردووە لەگەڵ هاوڕێم دکتۆر غالب و چەند هاوڕەیەکی تر لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراق کەوتنە سەر خەتا ئەو دامەی کە هەیە بۆ پشکنینی کۆرۆنا لەسەر جەم پارێزگاکانی عێراق هەرێمی کوردستانیش بگرێتەوە و تایبەتی پارێزگای سلێمانی هەر لە سەرەتاوە دکتۆر سەباح زۆر هاوکار بوو و تیمی نەخۆشخانەی شەید تایر عەلیوانی بەک و برادران کاگاری و کاگازاد هەمویان هاوکار بوون لەگەڵمانە و تیمانی کەلێرانی مەسپاسیانەکەین تەمان تاوەکو ئێستا لەسەر بودجەی وەزارەتی تەندروستی عێراق 270,000 پشکنینی بێ بەرامبەر لە پارێزگای سلێمانی و ئیداری گەرمیانە پێشکەش کراوە و بۆ چەند پێشەشمانی داهاتوش بە هاوکاری وەزارەتی تەندروستی عێراق بە تایبەتی دکتۆر هانی کە هاوکارێکی زۆر باش بووە تازە کراوەتەوە کە بتوانین بەردەوام بین و ئێمە لەگەڵ دکتۆر سەباح و برادرانی ترا احتیاطمان کردبوو کە ئەم شەپۆلەیەتەوە تقریبا احتیاطی 5 تا 6 مانگی تریش لە پارێزگای سلێمانی دانراوە لە تیوب و لە هەموو پێداویستەکان جیهازەکان سەرەتا 2 جیهاز بوو ئێستا 6 جیهازی تر هاتووە تەنها بۆ پارێزگای سلێمانی و ئیداری گەرمیانیش لە ڕووی جیهاز و تواناوە زیاد کراوە و دوایەوە لەلایەن ئەو کۆمپانیای جێبەجێکارەوە کە لە ڕێگەی وەزارەتی تەندروستی عێراق هاتووە توانراوە بڕێک هاوکاری بۆ تەندروستی سلێمانی لەوانە ئەو جلوبەرگانەی کە بۆ کارمەندەکان پێشکەش کراوە 30,000 تیوبی پشکنین فیلتەرتیب پێشکەش بە هەر تەندروستی سلێمانی بکرێ و ئیشەکەشیان فراوان بکرێ هەم لەم نەخۆشخانەیە و لە چەند نەخۆشخانەیەکی تر تامەنجارێکی تر جوهدی دکتۆر سەباح و کادرانی تەندروستی لە پارێزگای سلێمانی بێ بەرز بنرخێنین کە زۆر هاوکار بوون هەم هاوکار بوون لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراق و هەم هاوکار بوون لەگەڵ ئەو کۆمپانیایی کە لێرە جێبەجێکار بوو بۆ کاراسانیان بکرێت بتوانێت خزمەتی هاوڵاتیانی پارێزگای سلێمانی و ئیداری گەرمیان و پارێزگای هەڵەبجە بکەین ئەو هەندێک وردەکاری و فراوانکردنی پرۆژەکەش هەیە حەزەکەم دکتۆر خالد بێتم بەڵێ سڵاوتان لێبێ یاوەرەتان باش طبعاً پێشەکی سوپاسیەوەکەین بە ئامادەبوونتان و هەروە سوپاسی دکتۆر سەباح و کە بەڕێوەبەری تەندروستی سلێمانیە و سوپاسی کادرەکانیانەکەین کە بەڕاستی هەر لە سەرەتاوە لەگەڵمانە بوون و زۆر هاوکاریمانیان کرد کە بتوانین کە ئەم مختبەرە یان ئەم ئەجیزانەی مختبەرە بێرین بۆ ئێرە بۆی بتوانین زیاتر فەحسی خەڵ بکرێ و بەبێ بەرامبەر کاتی خۆی بە پارە بوو چکە وزارەت نێتوانین داعامی بکە لەو کاتێکە و خۆتانەزانن زروفی هەرێمی کوردستان لە قەیرانی داراییدایە وەروە سوپاسی بەڕێوەبەری تەندروستی گەرمیانیشەکەم کە دکتۆر سیروانیش زۆر ماندوو بوو لەگەڵمان بۆ ئەوەی کە ئەو جیازە چەند جیازێک بینە گەرمیان و لێ فڕۆسات بکرێ ئەوەی هەیە لێرە ئێستا تقریبا توانیمانە 6 جیاز بێنین بەشێکی لە سلێمانیە و بەشێکی لە گەرمیانە و بەمەش ئەتوانێت تەختەی هەموو سلێمانی بکرێ و داواشمان کردووە کە جیاز زیاتر بێرن بۆ ئێرە و هەروەها ئەو شارانەی تر بۆ نمونە وەکو هەڵەبجە وەکو ڕانی ئەوانە ئەگەر نەتوانرا جیاز بێنرێ هەوڵ بدرێ کە سامپڵەکانیان بهێنرێ بۆ ئێرە و بە بەلاش بۆ خەڵک بێ بەرامبەر ئەو فحوساتانە بکرێت و سوپاسی وزارەتی تەندروستی عێراق شەکەین کە یەک جایتر تەجدیدی ئەم گرێبەستەی کردەوە و ئەمەش ئەوە ئەتوانین بڵێن یعنی پارێزگای سلێمانی ئێستا لە ڕووی فحوساتەوە بۆ مەسەلەی کۆرۆنا ئەتوانێت تەختەی هەموو سلێمانی بکرێ و بەشێکی زۆری لە ئەدویە و لەو شتانی کە بۆ فحوسات بەکارێنێ هەمووی لە مەخازنایەت ئەوە ئەتوانین بڵین داواکارین لەخوای گەورە کە ئەم نەخۆشیە بە زووترین کات نەجاتمان بێ لێ بەڵام هەتا یەک نەخۆش بمێنێت لە پارێزگای سلێمانی ئێمە هەوڵ دەین ئەم شەریکە کار بکا لێرە بۆ ئەوەی فحوسات بە بەلاش بۆ خەڵکی بکە